فەرمانگەی تەندروستی کەرکووک چاکبوونەوەی چوارەم نەخۆشی کۆرۆنای لە شارەکە ڕاگەیاند کە منداڵێکی تەمەن 9 ساڵە و ئێستا نەخۆشخانەی بەجێهێشتووە. ئێستا تەنها 3 نەخۆش لە نەخۆشخانەی تایبەت بە کۆرۆنا لە کەرکووک ماونەتەوە. دکتۆر سەباح نامێق بەڕێوەبەری بەشی تەندروستی گشتی لە فەرمانگەی تەندروستی کەرکووک ئاشکرای دەکات ئەو نەخۆشانەی کەرکووک سەرباری توشبوونیان بە ڤایرۆسەکە، بەڵام بەهێزی و بەرگری لەشیان هۆکاری سەرەکی بوون بۆ زوو چاکبوونەوەیان. نەتیجەی پشکنینەکان هاتەوە لە بەغداوە بۆ ئەو نەخۆشانێکەوە داخلی ڕەدهەی جابوونەوە بوون لە حای سناعی 4 نەخۆش تا ئێستاکە پشکنینەکانیان بە نەگەتیڤ هاتەوە، مانایەوەیە ئەمانە نەخۆشەکە لە لەشیان نەماوە وەتوانین دەریان کەین. ئەو 4 نەخۆشە دەرچوون. نەخۆشەکان هەر لە بیدایەتەوە بادی تەندروستیان زۆر باش بوو، علاماتەکانیان زۆر خەفیف بوو، بەرگریانیش دیارە باشە. خۆی نەخۆشیەکەیش ڕاستە مەتەرسیدارە و بەس نسبەی چاکبوونەوەی تیا زۆرە، لە 180 تا 98 نەخۆشەکان تا 98 چاکە بنەوە، لە 180 بە ئاسانی لەسەریان ڕەدەبێت نزیکەی ئەو ڕێژەکەی کە تۆزێ بە شدەت لە سەریانە بێ و ئەوانەی وا گیان لە دەستدەن لە 102 بۆ 103. لە دوای بەجێهێشتنی نەخۆشخانە لەلایەنە و توشبوانەی کۆرۆناوە، تەندروستی کەرکووک و پسپۆڕانی نەخۆشیە گوازراوەکان بۆ ماوەی زیاتر لە 2 هەفتەی دیکە چاودێری تەندروستی و نەخۆشانە دەکەن تا دڵنیا ببنەوە لە جێگیربوونی تەندروستیان و جێبەجێکردنی ڕێنمایە تەندروستیەکان. ڕاستی ئێمە ئەو کەسانەی کەوا بۆمان دەرەکەوێتەوە چاک بوونەتەوە و چارەسەر کراون نەخۆشیەکە بۆ ماوەی 14 ڕۆژ بە دواشنەوەیان بۆکەین دوایەوە. لە هەمان کاتە دەرچوونی ئەو کەسانە لە سنتەری چاودێری پەتا مانای ئەوە نییەکەوە ئیسراحەت خۆیان بەرگە بسێنن. 14 ڕۆژگەکە لە ماڵەوە بن ئەینەن هاتوچۆیان گەرە کە سنووردار بێ، خەڵکی لە مەترێ زیاتر ئەگەر بێرەگەیان قسە بکات، دوای ئەوە پابەندن بەوەی کەوە ئەو ڕێنمایەکەوە بە هاوڵاتێکی ئاسایی کە تووشی ئەو نەخۆشیە نەبووە خۆشی گەرەکە بە بەردەوام ئەو مامەڵەیە بکات و لە هەمان کاتایە ئەو بەرماوەی مثلەن کلینیکسە و دەستچوون و ئەو شانێکەوە هەیەی بە شێوەیەکی تەندروست لە ناوی بە نەک ئاها وەکو برین خێر و خاشاکی ماڵەوە خۆڵ و خاشاکی ماڵەوە. جا بۆیە ئەو کەسانەوەی مە تا 14 ڕۆژ متابعیانەکەین، ئەگەر هاتوو هەر تایەکیان بۆەوە جارە دیکە پشکنیان بۆکەین. ئەمە بە جۆرەی ئەو ڕێنمایانەی ڕێکخراوی تەندروستی جیهانی دایکردووە و ئێمەش پابەندین بە ئەو ڕێنمایانە. شاری کەرکووک وەکو یەکەم پارێزگای عێراق لە دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان حاڵەتی توشبوونی بە کۆرۆنا تیادا ڕاگەیەنرا. لەو کاتەوە ئیدارەی شارەکە و فەرمانگەی تەندروستی شانەی قەیرانەکانیان پێکێنا کە لە بەرپرسانی تەندروستی و ئیداری و پسپۆڕانی نەخۆشیە گوازراوەکان بۆ ڕووبەڕووبوونەوەی نەخۆشیەکە پێک هاتووە، جگە لە توشبوونی 7 هاوڵاتی دیکەی کەرکووک کە پێشتر لە ئێرانەوە گەڕابوونەوە. 19 کەسی دیکە لە ژێر چاودێری تەندروستیدان. لایەنە تەندروستیەکانیش تاکو و لە سەلامەتیان دڵنیا نەبنەوە ڕەوانەی ناوخێزانەکانیان ناکەنەوە. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.